بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاستکاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێی کوردیشدا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی تەواوی کورد و کوردستانیانەکەم لە هەر چوار پارچەی کوردستان و ئومێدەکەین ساڵی ئایندە ساڵی خۆشی و ئاسوودەی و پێکەوە ژیان بێ لە نێو هەموو پێگاتەکانی کوردستان و کوردستانمان دوور بێ لە چەپۆک و هێرشی داگیرکەران و نەیارانی کوردستان. لەم بەرنامەیەدا باز لە ئیسلام و مۆرکی نەتەوایەتی ئەەکەین. ئیسلامی پیرۆز ئێمە کە ئێستا لە بەردەم ساڵێکی نوێی کوردیداین و ئیسلامی پیرۆز چۆن باسی هەست و خۆشەویستی نەتەوایەتی و پاراستنی کیان و سیمای هەر نەتەوەیە کردووە و چۆن ڕێزی لە بەها و عرف و عادات و بۆ نەتەوەیی و جلوبەرگ و زمان و جیاوازی ڕەنگی هەر یەک لە نەتەوە پێگەنەرەکانی نێو دەوڵەتی ئیسلامی گرتووە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کە ئێستا لە ئێستادا میلەتی کورد زۆر جار بە بیانووی جیاواز کە بەشێکیشیان دەدرێنەوە پاڵ ئیسلامی پیرۆز جۆرێ لە جۆرەکان بە ناوی ئەنفال و کیمیاباران و فەتح و کۆمەڵێشتی دیکە هێشتا میلەتی کورد بە میلەتێکی کافر و دوور لە دین ناو دەبن و هەمیشە هەوڵی سڕینەوەی کیان و زمان و ڕنگ و جیاوازیەکە دەن. لە کاتێکا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا جیاوازی زمان و ڕنگ و ڕوخساری میلەتەکانی بە یەکێک لە نیشانە گەورەکانی دەسەڵاتی خۆی ناودێر کردووە. لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. خی گەورە موفقتان کە ڕێبێ و سەرکەوتوو زۆر بەخێر بی. پێم خۆشە مامۆستا بزانم ئیسلام و نەتەوە یان نەتەوە و ئیسلام چ پەیوەندیە لە نێوان ئەم دوو چەمکەدایە ئەم دوو دەستەواژەیەدا بوونی هەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. سڵاوی خوای گەورە لە جەنابەت کاکە ڕیاز و هەروەها هەموو بینەدان و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە خوای گەورە تەبارەکە وتەعالە لە یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز لە سوورەی الحجورات کە دەفەرمێت يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. خوای گەورە میهرەبان تەبارەکە وتەعالە لەم ئاەتەدا ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگەکە. ئەفەرمێ ئەی ئینسانەکان. دیارە خیتابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئاندا هەندێکی یا ئەیوهە الناس هەندێکی یا ئەیوهە الذین ئامەنوا. ئەم خیتابەی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە گشتگیرە بۆ سەرجەم مرۆڤایەتی کە خوای گەورە میهرەبانە فەرمێ هەر هەمووتان هەر زوبانێک هەر ڕەنگێک هەر شوێنێک هەر کارێکتانێ ئێوە هەر هەمووتان خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە نێرومەیەک دروستی کردوون. دوای ئەوە پەرش و بڵاو بوونەتەوە بەسەر زەویدا و زۆر بوون وجعلناكم شعوبا وقبائل. تەماشا ئەکەی چەندەها شەعب و چەندەها گەل لەسەر زەویدا هەیە. هەر یەکیش لەوانە تەماشاکەی جۆرەها شێوەزار و قسەی تایبەتی خۆیان و شێوازی قسەکردنی تایبەت بە خۆیان هەیە. ئەم جۆرە جیاوازیەش بۆ دژمنایەتی و دووبەرەکایەتی نییە. لتعارفوا بۆ تەعاروفە بۆ یەکتر ناسینە بۆ تێکەڵبوونە بۆ ئاشنایەتی پەیداکردنە بۆ ڕێزگرتنی یەکترە لەبەر ئەوەی کە زوان نەزانێت لەبەر ئەوەی ئەم فڵانە نەتەوەیە و زوبانەکەی ئەوەی ڕێزی هەیە بەسەر ئەوی ترا بە دوایدا یەکتر دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. ڕێزی ئینسان ئەوەیە کەسێ بەڕێزە لای خوا کە بەڕێز بێت. بەڕێزی ئینسانیش لای خوا تەبارەکە وتەعالە بە تەقوایە بە پاراستنی سنوورەکانی خوای گەورەیە تەبارەکە وتەعالە کەواتە هیچ ئینسانێک وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەزلی نییە بەسەر کەسێکی ترا. لە عەرەب بێ فەزلی هەبێ بەسەر غەیرە عەرەبە. سپی پێز بێ فەزلی هەبێ بەسەر ڕەشپێستان. نە هیچ فەرقێک لەوانەدا نییە ئیلا بالتەقوا. بۆیە شێخی ئەلبانی ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت گەورەزانا و محەدیث ئەم زانەخوانەسە دەفەرمێت خۆشەویستی خاک و نیشتیمان و وڵاتی خۆت خۆشەویستی هاونیشتمانیان و هاوزبانی خۆت ئەفەرمی ئەمە هەر یعنی شتێکی فیترێ لە ئینسانە حاڵەتێکی سروشتێ لە ئینسانە
عادەتەن ئینسان وایە خۆی خۆشەویستی هەیە بۆ ئەو شوێنەی تایدا لەدایک بۆ ئەو کەسانی کەوا لەگەڵی ئەژی بۆ هاو زوبانەکانی خۆی لەبەر بەڕاستی ئینسان بە تەبیعەتی حاڵی خۆی خۆشەویستی هەیە بۆ وڵاتی بۆ نیشتیمانی کەواتە ئەوەی کە لەم حاڵەتە دەرئەچێت حاڵەتێکی شازە حاڵەتێکی نامۆیە بۆیە بەڕاستی هەر شتێکیش کە مخالفە و پێچەوانی شریعەتی خوای پەروەردگار نەبێت تەبارەکە و تەعالا کارێکی مباحە کارێکی دروستە کارێکە ناشەرعی و نەشیاوی تیانە بۆیە بەڕاستی بۆمان دەرکەوت کە جیاوازی نەتەوەکان و جیاوازی گەلەکان و جیاوازی شێوازی قسەکردنەکان ئەمانە هەمووی نیشانی دەسەڵاتی خوایە واختلاف و ئەلسینەتیکم و ئەلوانێکم جیاوازی زبانەکانمان شێوە ڕەنگمان ئەمە نیشانی دەسەڵاتی خوایە نابێتە هۆکارێک بۆ چەساندنەوەی ئامانجی سەرەکی پەرتەوازەکردنی یامەونە بە جیاواز دروستکردنی گەلوونەتەوە و ڕەنگە جیاوازەکان خی گەورە فەرمێ بۆ یەکترناسین و یەکترناسینی بۆ دروستبوونی محبەت و هاوکاری نێوان یەکتری نێوان مرۆڤەکان بۆچی لە ئێستادا ئەم جیاوازیە بۆتە بەڵایەک بۆ هەموو نەتەوەکان بۆتە مای نەکبەتی و سڕینەوە ینی هەر میلەتێک لە هەوڵی سڕینەوەی ئەوی تردایە هەر میلەتێ بۆونە دەمارگیری تەعەسوبی نەتەوایەت خۆی وایەکە کە بۆونە منی کورد ئەوی عەرەب ئەوی فارز ئەوی تورک بچەوسێنێتەوە ئەگە بۆی بگرێ هەر لە ناویشی بەرێ خۆی ئەو سیاسەتی پاوانخوازیە ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ لە جیهاندا پەیڕەو ئەکرێت ئەویش ئەوەیە کە هەر کەسێ بەهێز و بەتوانە و بەدەسەڵات بۆ ئەوی تر بچەوسێنێتەوە ئەمە هەمان جاهلیەتی سەدەمی پێش هاتنی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی مجتەمەعی ئەو کاتە کۆمەڵگەی ئەو کاتە ئاوا بوو هەر کەسێ بەتوانە و بەدەسەڵات بوایە بێدەسەڵاتەکەی دەچەوساندەوە هەر کەسێ خاوەنی قودرەت و هێز بوایە دەبووە کەسێکی زاڵم و ژەردەستەکەی خۆی بەڕاستی ستەمی لێ دەکرد و حەق و مافی دەخوارد ئەمە بەڕاستی هەمان ئەو جاهلیەت و نەفامی پێش ئیسلامە بۆیە لە کاتێکە کە ئیسلام هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری خەڵکی کرد و لە هەموو نەتەوەکان چوونە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئاشنای کردن بەم دینە تەماشاکەی ئەم عەسەبیەتە ئەم جاهلیەتە ئەم نەفامیەتە ئەم دەمارگیریە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕیشەوە هەڵی کەندن بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەنێشت هەیە لەناو ئومەتەکەمە هەیە بەڵام یەکێکە لە نیشانەکانی جاهلیەت و نەفامی یەکێ لەوانە بریتێ لە فەخر و شانازیکردن بە خۆت بە نەسەبت بە بنەماڵت بە عەشرەتت فەخرکەی بەسەر کەسێکی تردا جا میلەتێک بەسەر میلەتێکیدا نەتەوەیەک بەسەر نەتەوەیەکی تردا شێوەزارێک زبانێک بەسەر ئەوی تردا ئەمانە هەمووی لە ئاینی پیرۆز ئیسلامدا قەدەغە کراوە بۆیە ئەمە نەفامێکی زووتر بۆ ئیسلام هاو کۆتایی پێێنە جارێکی تر خەڵکی بە دوورکەوتنەوەیان لە پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشا ئەکەی چوونەتەوە سەر ئەو حاڵەتە وای لێ هاتووە دەسەڵاتدارەکان پێیان خۆشە خەڵکی غەیری خۆیان بکەن بە کۆیلە بیان کەنە ژێر دەستەی خۆیان تەماشاکەی جاری وا هەیە وڵاتێکی موسڵمان باشە هەموو زلهێزەکان تەماحیان هەیە تایە یعنی ئەو لەولاوە سیاسەتی خۆی بەرجەستاکە ئەم لەولاوە ئەو لەولاوە هەرێکێکیش لەمانە پشتیوانی و یارمەتی دەری کۆمەڵێکێکا لەوێ تەماشا ئەەکەی میلەتەکەیان پەرتەوازە کردو پارچە پارچە کردو هەمویان کردو دوژمناتی یەک بەڕاستی سەبەب هۆکارەکە چییە دوورکەوتنەوەیە لە پەیامی خوای پەروەردگار و لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا باز لە گرنگی زمان بکەین کاتێک کە خوای گەورە دەفەرمێ کە یەکێک لە نیشانە و دەسەڵاتەکانی داوێتی بە هەر میلەتێ بریتێ لە زمان و زمانی شوناس و هێڵەرەوەی هەر میلەت و نەتەوەیەکە کە شانازی پێوە دەکات بۆیە هەمیشە بینی ومانەکە تورک و فارس و عەرەب سەددام و ئەمانە هەوڵیان داوە کە زمانی کوردی نێڵن یان بەونە هیچ نەبێ عەرەب بەسەرمانە بسەپێن زمان چ گرنگیەکی هەیە لە ڕوانگەی ئیسلامەوە تا چەند هەوڵی داوە زمانی هەر یەکێک لە نەتەوە جیاوازەکانی ژێردەستەی خۆی بپارێزێ و لە هێرش و پەلاماری ئەوانی دیکە بیپارێزێ طبعا ئاینی پیرۆزی ئیسلام هەموو حەق و مافێکی ژیانی ئینسانی پاراستووە یعنی کە خوای گەورە سوبحانه وتعالى ژیان ئەدا بەم کەسە بە هەر کەسێک لە ئێمە لە کاتی لەدایکبوونیەوە کە لە حەوتەم ڕۆژی لەدایکبوونیەوە کۆمەڵێک حەق و ماف لەسەر ئەو دایک و باوکە بەرجەستە بێ کە بۆ مناڵەکانی جێبەجێکن کە لە حەوتمەوە و تا ناونانی و تا کارەکانی تر دەست پێ ئەکات لەگەڵ پێگەیشتنی ئەم ئینسانە لەگەڵ تەتەوری گەشەی و ژیانی و ئەمانە خوای گەورە سوبحانه وتعالى حەق و مافی خۆی پێداوە لە هەموو لایەنێکەوە یەکێک لە مافە سروشتەکانی ئینسان لە ژیانی دنیادا ئەوەیە خوای گەورە سوبحانه وتعالى
بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر میلەتێک زبانێکی تایبەتی پێداوە یا لەنا ئەو زبانێ تەماشاکەی چەند شێوەزارێکی تر یا چەند شێوازێکی تری قسەکردن هەیە ئەمانە هەمووی کارێکی دروستە حتا لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێکی قورئانی پیرۆز دابەزی بە شێوازێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام داوای کرد لە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەبەرەوەی کە قورس و ناڕەحەت نەبێت لەسەر خەڵکی فەرمووی خوای گەورە قورئانی دابەزان لەسەر حەوشێوە چۆن تەماشاکەی خەڵکی شارێک لەگەڵ شارێکی تر بۆ نمونە هەنێ وشە هەبووە جیا بۆ کە بەکارهێننا بۆ نمونەیەکیان لە کلمێکی قورئانێ بۆ نمونە ئەو توێتی هوزووە ئەو توێتی هوزووە یا چەندها کلمەی ترمانێکە بۆ نمونە لە قیرائەتەکانە هەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەمەی چەسپانوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ڕێی پێداوە کەواتە ئەگەر حەق و مافێک خوای گەورە بیدا بە ئینسان تەبارەکە وتەعالە ئەگەر هاتو ئینسانێک دەسەڵاتێک قووەت و هێزێک ویستی ئەم مافە لە خەڵکی زەود بکە ئەوە پێوترە کەسێکی زاڵم ئەوە کەسێکە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە چەند شوێنی قورئانە دەفەرمێ ئەلا لعنەت الله علی الظالمین لعنەتی خوا لەسەر کەسێکە کە زاڵمە کە ستەمکارە کە سنووری خوای گەورە ئەبەزێنێ حەق و مافێکی شەرعی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەیبەخشێ بە ئینسانەکان ئەم لێیان زەودەکات لەبەر چی لەبەر توغیانەکەی لەبەر سەرکەشیەکەی لەبەر لادانەکەی سبحان الله هەر تەبیعەتی ئینسانیش بەرەو ئەوە ئەڕواوەکو خوای گەورە فەرمێ كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إنسان أو نزاني توزي قوة هيز ودسالات وجبروت هي يتبرو طغيان أروا برو سركشي أروا برو ظلم كردن أروات بلام خوای گەورە سبحانه وتعالى نمونەشی لەوانە زۆر هێناوەتەوە ئەوانەی کە زۆڵمیان کردووە حل لە ژیانی دنیادا خوای گەورە سبحانه وتعالى ئەو زۆڵمەی لە خەڵکییان کرد خوای گەورە هەموویانی نیشانی خۆیان دایەوە بەڵام دوای ئەوەش فەرمووی ئەمەی کە نیشانی ئێوە درا ببێ بە پند بۆ ئەوانەی تر کە زوڵم نەکەن لە خەڵکی کە مافی خەڵکی پێشێن نەکەن ڕەحمەتی خوا لە شەیخ الئیسلام بێ کە دەفەرمێ خوای گەورە دەوڵەتێکی کافر بەس بەو مەرجەی عەدالەت بێ خوای گەورە ئەهێڵێتەوە و بەردەوامی ئەکا و دەوڵەتێکی ئیسلامیش ئەگەر زوڵم وستەمیتیا بوو خوای گەورە لە ناوی ئەبات و پشتیوانی لێ ناکات لەبەرەوە لە دوای باسکردنی ئەوانە خوای گەورە ئەفەرمێ وەسەکەنتم في مساكن الذين ظلموا أنفسهم ئێوە چوونە جێگەی ئەوان وتبين لكم كيف فعلنا بهم وبو ئێوەشمان ڕوون کردەوە بینیتان چیمان بەوان کرد وضربنا لكم الأمثال أو هەموو نمونە بۆ ئێوە هێنداوە لە بەرچاوی خۆتان بەڵام سبحان الله هێشتا هەر ئەو زاڵمانە وەکو بەڕێزت لە پێش و ئاماژت پێدا زۆرە نەگەر تەماشاکە میلەتی کورد بە نمونە بێنیتەوە لە هەموو پارچەکانی کوردستان تەماشاکەی زۆرمێ لێ ئەکرێ ئەچەوسێنرێتەوە حەق و مافی پێشە نەکرێت تەنها بۆ لەبەر ئەوەی غەیری زوبانەکەی خۆیەتی دەسەڵاتدار ژەوێ زوڵمی لێ بکات و فێڵی لێ بکات مامۆستا بۆچی زۆر جار ئەم دیکتاتۆر و زاڵمانە لە کاتێکا هیچ باوەڕێکیان بە ئیسلامی پیرۆز نییە بۆچی ئیسلام دەکەنەوە بە چەک و شمشێری دەستیان بۆ ئیبادەکردن و لە ڕیشە هەڵکێشانی میلەتی کورد لە کاتێکا کە کورد ئەگەر بۆ منە لەوان باشتر نەبێ بۆ کۆڵە هیچ خراپتر نیە ینی هیچ ئەو خزمەتەی کە کوردیش کردوێتی لە چاو ڕێژەی کەمی خۆی و زانای پێگەیاندووە و مجاهدی گەورە گەورەی هەبووە بۆ منە بۆچی ئەوان هەمیشە ئیسلامەکەنە چەک و شمشێرێک یان ئەیکەنە هۆکارێ بۆ ئەوەی کوردی پێ لە خشتە بەرن یان کوردی پێ لە ناوبەرن جوانە بەڕاستی ئەم پرسیارە زۆر بەجێیە و پرسیارێکی زۆر گرنگە ئەگەر تەماشا بکەین لە ڕژێمی پێشووی عێراق کۆمەڵێک لەو زوڵ مستەمانی کە دەرحەق بە میلەتی خۆی ئەکرد دەیهێنا مۆرکێکی ئاینی بە شێوازێک ناوی سوورەتێکی لە قورئانی بەکارهێنا یا جێشێکی زاڵم بە ناوی سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یا کۆمەڵێکی تر بەڵێ ئەهات بەمانە یا دیکتاتۆرەکانی تر زاڵمەکانی تر یان هێنا ساڕوخەکان ناوی سەحابەی پێغەمبەریان لێ نووسی عەلەیهی سەڵات وسەلام یا جێش و کەتیبەکانیان بە ناوی شوێنە پیرۆزەکان و مزگەوتە پیرۆزەکان و هاوڵە بەڕێزەکان لەو کاتەوە حتا وەکو ئێستاش کە بینیمان ڕژێمی تورکیا لەو حەملەی کە کردی سوورەتێکی قورئانی بەکارهێنا بەڕاستی ئەمە گەورەترین زوڵم و تاوانە ئینسان طبعا زوڵم هەیە لەو زوڵمەش گەورەتر هەیە چۆن هەنێ شوێن لە قورئانە خوا فەرمێ وەمەن ئەظلەم و کێ لەوە زاڵم و ستەمکارترە بەڕاستی ئەمەش جۆرێکە لە زوڵم کەسێ زوڵمێکەکە خراپەیەکەکات جگە لەو زمە بێ زوڵمێتریش کەی ناوی دینی پێوە بەکاربێنی تۆ تەماشای ڕژێمی پێشووکە ڕژێمی بەعسی ئەفلەقی کە بۆ خۆی ڕژێمێکی ئیشتیراکی ڕژێمێکی
علمانی دوور لە دین تەماشا تەسیسی ئەو حیزبەکە ئەو کەسانی کەوا ڕابەرایەتیان نەکرد تەماشا پەیڕە و پرۆگرامیان کە ڕژێمێکی علمانی بۆ گەنی زاڵبی خراپەکار بوو بەڵام هات بۆ ناشرینکردنی قورئان و دین و بەرنامەی خوای گەورە سوبحانە وتعالە ئەوەی بەکارهێنا بە هەمان شێوە باشە کاتی سوورەتی فەتح دابەزی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باشە کاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەتحی کرد لە شاری مەکەدا چی ڕوویدا ئەتوانم بڵێم ژن و پیا و گەورە و منداڵی میلەتی ئێمە هەمووی ئەو بەسەرهاتە ئەزانێ ڕەحمەت و سۆز و میرەبانی و بەزەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خەڵکەکەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوە دەوڵەتێکی ئیسلامی ژیانێکی خۆشی بۆ خەڵکی فەرەهەم هێنابوو خەڵکی لە خۆشی ئەو ژیانە کە لە مەدینە و دەوروبەری هەبوو لە شاری مەکەش باوەشیان بۆ کردەوە باشە ئایا ڕژێمی تورکیا وڵاتەکەی خۆی کردوتە وڵاتێکی ئیسلامی و هەموو خەڵک مسلمانە و هەموو شەعایرێکی ئیسلامی ئەوەنە بە جوانی تا جێبەجێەکە تا بێوە شوێنێکی تری فەتحکە بۆ ئەو هەموو مسەلسەلە خراپە بۆ ئەو هەموو دراما بێکەڵک و فەسادی و بەدئەخلاقی بەدڕەوشتیە دووربێ لە ڕووی جەنابەت و بینەرە بەڕێزەکان بۆ ئەمە مەگەر لە کوێوە دێ ئەو هەموو خراپە و کە فەسادی لەوێ هەیە بۆ مەگەر هەموو ئەوانەی تەواو کردووە تا دێ بە ناوی سوورەتی لە قورئان و بەڕاستی ئەمە ئەکا ئەمە بەڕاستی بۆ خۆی زوڵم و تاوانە تەنانەت پێغەمبەری خوا بەرامبەر بە کەل لە ڕقەت دوژمنە پیسەکانی کە ئەنواع شێوە ئەزیەتیاندا وەکو عیکرەمە و سەفوان و ئەبوو سوفیانەمانە هەفەرمێ هیچ شتێکتان بەرامبەر ناکەم بڕۆن ئازاد بەڵام ئەم لێرە بە هەزارەها منداڵی ژێر وەکۆڵێ ژێر سەقفی خان و خز و کردی قوربانی تۆپ و تەیارە و تانکەکانی کەواتەمە جیاوازەیەکی تری گەورەیە حەجگە لەو زوڵمە گەورەی کە ئەو تاوانە کردی بە ناوی دینەوە ئەمجا کۆمەڵی خەڵکی مولحید و بێدین و خوانەناس دەمی ئەوان کە ئەوانە بۆ خۆیان تەمعەن هەمیشە دەمیان کراوە بەرامبەر بە ئیسلام بەڵام ئەمەیان کردە سەبەبێک بۆ سوکایەتی بەخوا سوکایەتی بە قورئان سوکایەتی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی تاوانی ئەوانش کە تاوانی خۆیان کەم نابێتەوە لە ئەسوی ئەو زاڵمانەیە جا ئەوانەی ناوی خوا سوبحانە وتعالە ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوی دینیان بەکارهێنا بۆ زوڵم و ستەمی خۆیان خوای گەورە سوبحانە وتعالە هیچ کاتی نەهێشتووە ئەوانە موفق بن چونکە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئین الله لەیملی للظالم جاری وا هەیە ئینسانی زوڵم ئەکا خوای گەورە ماوەیەک مۆڵەتی ئەدا بڵێ بەشک و بگەڕێتەوە تەوبە بکە واز بێنێت بەڵام ئەگەر هەر نەگەڕاوە حەتا ئیذا ئەخەذەهو لەم یوفلیتو کە گرتی ئیتر بەری نادا ڕزگاری ناکات بۆ لەبەر ئەوە بەڕاستی وەکو پێشتر ئایەتەکەمان هێناوە خوای گەورە سوبحانە وتعالە نمونەی زۆری نیشانی دەسەڵاتدارەکان داوە بە درێژایی مێژوو زۆر دەسەڵات هەبووە هاتووە قورئان یا سوورەتێک یا حەدیثێک ئەمانەی بەکارهێنا بۆ زوڵمکردن لە خەڵک بەڵام خوای گەورە سوبحانە وتعالە تەوفیقی نادا چونکە وەکوتمان زۆر زوڵمێکی گەورەیە ئینسان ناوی خوا بەکاربێنێت لە کاتێکا کە تۆ نمونەیەکی پێشتر ئەوەنە جوانت پێشکەش نەکردووە تا بڕۆمان بەوە وابێ کە ئەمەی تۆ ئەیکەی فتح و ئەمەی تۆ ئەیکەی کارێکی چاکەیە لەبەر بەڕاستی دینی ئیسلام لەو جۆرە زوڵمانە بەریە زوڵم تاوان خراپەکاری هەر کەس بیکات بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام لێی بەریە حتا کەسێک کە مسلمانە ئەهلی مزگەوتە خراپەیەکە کات ناڵێن ئیسلام کردی دەڵێن مسلمانێک کردی دەڵێن ئەو مسلمانە خراپە دەڵێن ئەو مسلمانە لادە حتا ئەگەر حیزبێک بێ دەڵێ حیزبەکە ئاوایە حیزبەکە عەقیدەی وایە ناڵێ دینەکە خراپە لەبەر بەڕاستی دینی ئیسلام هاتووە بۆ خۆشی و خۆشگوزەرانی لە هەر کاتێک لە هەر سەردەمێکیش ئەم ئیسلامە وەکو خۆی جێبەجێ کرابێت غلو انحراف و لادان و خرافەتەکانی لێ جیا کرابێت و دینەکە بە پاکی گەیاندرابێت بەڕاستی خەڵکی لەو سەردەمەدا لە خۆشترین ژیاندا ژیانیان بەسەر ڕاستە مامۆستایان هەمیشە دەگوترێ یەکێک لە دانپیانانەکانی ئیسلامی پیرۆز ئەوە بووە کە هەمیشە بە شانازیەوە ناوی بیلالی حەبەشی و سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی و کێوکێبراوە لە بەشێ لە سەرچاو مێژوویەکانیدا باز لە بوونی یەکێک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا کراوە صلی الله علیه وسلم کە ڕەچەڵک و وەکوڵێ هەڵگری شوناسی کوردایەتی بووە و یەکێک بووە لە هاوڵە کوردەکان پێم خۆشە لە زاری جەنابتەوە بزانین ئایا لە دەوروبەر و لە سەردەمی پێغەمبەری خوادا کەسێکمان هەیە وەکوڵێ نوێنەرایەتی کوردی کردوێ و ناوی کوردی هەڵگرتوێ و هاوڵی پێغەمبەری خواش بوو بێ صلی الله علیه وسلم خی گەورە پاداشی بەخێرەباتەوە حەزەکەم بینەرانی بەڕێزیش بەڕاستی ڕەنگە کەمتر ئەم بابەتەیان بیست بێت و لێ ئاگادار بن حەزەکەم باز یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام و هەموو یەکێک لە ئێمەی میلەتی کورد چۆن هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەناسین کە فەرمودەیان ڕیوایەت کردووە ئەم هاوڵە بەڕێزەی پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام
بناسین کە پێی ئەوترێت جابانی کوردی کە ئەمەیەکێ بۆ لە هاوڵانی بەڕێزی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمەری خوای بینیوە عەلەیهی سەڵات وسەلام و فەرمودەشی لە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گێڕاوەتەوە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر کە ئاماژە بۆ ئەوەژەکەین. ئیمامی تەبەرانی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت بە سەنەدێکی صحیح هێناوێتی مالکی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت لە کوڕەکەی جابانی کوردی کە پێی ئەوترێ مەیمونی کوردی پرسیاری لێ دەکات دەفەرمێت شەیخی باوکت طبعا وشەی شەیخ کە لەو سەردەمەدا بەکارهاتووە بۆ زانایەکی گەورە و زانایەکی پایبەرز و بەڕێز و خاوەن عیلم بەکار هاتووە دەڵێ جەنابی باوکت ئەم شێخە پایبەرزە و عالمە گەورە ئایا بۆچی کەمتر فەرمودەی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گێڕاوەتەوە کوڕەکەیشی لە وەڵامیدا کە بۆ خۆی یەکێکە لە سیلسیلەی ڕیجالی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت بەڕاستی هۆکارەکەی ئەوە بووە نەوە کاتی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەگێڕێتەوە لی زیاد و کەم بکات و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەیفەرموو من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار کە پێغەمبەر سەڵات دەفەرمێ هەر کەسێ درۆیە بەدەم منەوە کا باجێی خۆی لە ئاگرە حازرکە ئەفەرمێ گەر لە ترسی ئاو فەرمودەیە نەبوایە نەوە کە حەدیثە ئەگێڕێتەوە کەلێمەی یا زیا یا کەم بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندەها فەرمودەی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەگێڕاوەتەوە سەرەڕای ئەوەش کە کوڕەکەی لێ گێڕاوەتەوە دوو فەرمودەی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گێڕاوەتەوە خاڵ فەرمودەی یەکەمینە ئەم حەدیثەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار ئەمەیەک لەو سەحابانەی کە لێی بیستووە جابانی کوردیە فەرمودەی دووهەمینیان کە ئەم پیاوە بەڕێزە بیستوویەتی دەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم بۆ خۆم بیسم لە پێغەمبەری خوا عەلەیهی وسەلام ئەوە بوو کە باسی دوو خاڵمان بۆ دەکات خاڵی یەکەم ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی وسەلام دەفەرمێ هەر پیاوێک ژن بێنێت کاتێک کە باسی مارەیی و ئەوە دەکرێت بڕیار با لەسەر مارەیەکە بۆ خێزانەکەی بکات بەڵام لە نیەتی خۆیدا نیەتی نەبێت کە مارەیەکە بۆ خێزانەکەی بکات لە ڕۆژی دواییدا کە ئەگا بەخوای پەروەردگار حسابی کەسێکی زیناکاری بۆ کرێ نەعوذ بالله چونکە مارەی حەقی شەرعی ئافرەتە و ئاتوا النساء صدقاتهن نحلة خوا فەرمێ بەو پەڕی دڵخۆشیەوە پیان بدەن لەبەرەوە نابێ بڵێ من ئەوەنەی بۆ ئەەکەم و بەڵام درۆی لەگەڵ کات خاڵی دووهەمینیان کە لە حەدیثەکە ئاماژەی بکات دەفەرمێ هەر کەسێک قەرزێکی کرد لە کەسێک نیەتی دانەوەی نەبێت ئەڕوا پارە قەرز دەکات بەڵام مەبەستی ئەوەی نییە کەوا بیداتەوە کە گەیشت بەخوای گەورە تەبارەکە وتەعالە حسابی ئینسانێکی دزی بۆ ئەکرێت ئەم دوو فەرمودە جابانی کوردی گێڕاوێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام طبعا زانایان ئەوانەی کە تەڕاجومی سەحابەیان نووسیوەوە ڕەزا و ڕەحمەتی خوان لێ بێت و گەورە زانانی تر ئاماژیان کردووە بەناوی ئەم هاوڵە بەڕێزە کە وتراوە ئەبوو مەیمونی کوردی کێ بووە ابن الأثير رحمتي خوان لبيت ابن حجر عسقلاني رحمتي خوان لبيت ئاماژە ئەکەن بە ناوی ئەم هاوڵە بەڕێزەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە دەفەرموون ناوی جابان بووە و ئەمە یەکێک بووە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو بەڕێزت ئاماژەت پێدا چۆن سلمانی فارسی سوهەیبی ڕۆمی بیلالی حەبەشی جابانی کوردیش هەیە کە هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام زۆر باش مامۆستا دەربارەی جیاوازی جلوبەرگ وە گەزانین لە نێو دەوڵەتی ئیسلامیە بمانەوێ نەمانەوێ وەکوڵە نیوەی سەرزەوی لەو کاتە ئیسلامی پیرۆز فەتحی کردووە و هەر میلەتەی هەڵگری شوناس و ڕەگەزی خۆی بووە جلوبەرگی یەکێکە لەو شتانی کە هەمیشە مرۆڤەکان هیواشمانێت تەنانە لە نێو هۆز و عایلەی خۆشیە جۆرێ لە جلوبەرگە پۆشێ واتە جیاوازیەکە ئیسلامی پیرۆز چۆن سەیری جیاوازی جلوبەرگی کردووە عەرەب بۆ خۆی کورد بۆ خۆی فارس بۆ خۆی هەر وڵاتێکی دیکە بە ئارەزوی خۆی جلوبەرگێکە وەکوڵێ نەبێتە مای ئازاردانی خەڵک وە سنوور و بەرنامەکانی خوانە بەزێنێ و ئەو شتانەش نەبێت کە بۆ مرۆڤ حرامن تا چەند جیاوازی ئەم جلوبەرگەی گرتووە دیارە هەر لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو گەلوونەتەوەیەک خاوەنی جلی تایبەتی خۆیان بوو و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگری نەکردووە لەوەی کە جلی میلەتێک نەپۆشرێت یا جلی میلەتێک قەدەغە بکرێت بەڵکو هەموو کەسێک لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو نەتەوەیەک بە ئازادی جلوبەرگی تایبەتی خۆی لەبەر کردووە جگەل لەوانەی کە هەندێک بۆ نمونە قوماش بۆ هەنێشت بووە وەکو حەریر وەکوانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگری لێ کردووە ئەگەنا وەکو شێوازی پۆشینی جلوبەرگ ئەوەی کە زەرور بێ لە ئینسانە جەسەی دابپۆشرێت ئەوەندە دابپۆشێت
ئیتر ئەو جلوبەرگە پێێتر شێوازێکی مباح واتە شێوازێکی دروست و پێغەمەری خوش عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی لە ژیانی خۆیدا ئەمە لە ناو هاوڵە بەڕێزەکانی بووە تەنانەت حل لە ناو بۆ نمونە کەسێک کە عەرەب بووە لە شارێک بۆ شارێکی تر لە شوێنێک بۆ شوێنێکی تر جاری وە هەبووە شێوازێکی تایبەت بە خۆیان هەبووە بەڵام پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیقراری لەسەر هەموو ئەوانە کردووە تەنانەت جارێک یەکێک لەو بەسەرهاتانەی کە گێڕاوەتەوە لە کتوبی فەرموودەدا ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە کتابی موەطە ڕوایەتێک ئەهێنێت لە دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت کە دەفەرمێت جارێک یەکێک لە هاوڵانی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەم پیاوە بەڕێزە هاوڵە بەڕێزە ناوی ئەبولجەهمە ئەم پیاوە کە ناوی ئەبولجەهمی کوڕی حوذەیفەیە ڕۆژێ جلێک بە دیاری ئەنێرێ بۆ پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم جلەی کە نادوێتی بۆ پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جلوبەرگێکی تایبەتی بووە پۆشاکێکی شامی بووە نەخش و ڕەنگاڕەنگ بۆ جلەکەی کە بۆی هێناوە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کەوا نوێژی پێوە ئەکات لە دوای نوێژەکە فەرمێ ئەی عائیشە خوای لێ ڕازی بەڕاستی ئەم جلە نەخش و نیگارەکەی ڕسم و ئەوەی کە تیای بۆ فەرمێ بەڕاستی سەرنجی ڕاکێشام لە ناو نوێژەکەمە ئینسان چاک وایە لە شوێنێکا کە نوێژەکات جلوبەرگەکانی و ئەو شتێکەوە نوێژی لەسەر ئەکات شتی ڕەنگا و ڕەنگ و ڕسم ئەو جۆرەشتانەی تیانە بۆی کەەوە مەشغوڵ نەبێت لە ناو نوێژەکەیە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بە عائیشە خوا لێ ڕازی فەرمووی ئەم جلە بنەوە بە ئەبوجەهم و پێی بڵێن کەوا بەرگ و پۆشاکەکەی تر ئەوەم بۆ بنێرێت جات دەفەرمون هاوڵانی بەڕێزی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمون و ئەخەذە کوردیەن پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جلە کوردیەکەی لەبەر کرد ئەوەی کەوا بۆیان هێنا ئەوانەی کەوا لەوێ بوون تەماشایەک وتیان ئەی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام الخەمیسەة كانت خەیڕا من الکوردی ئەو جلەی کەوا بۆتیان هێنا لە پێشا خۆ ئەوە جوانتر بوو لە جلوبەرگە کوردیەکە دەفەرمێت جلە کوردیەکە شێوازێکی سادە بوو جلێکی ئەستور بوو شێوازێکی سادە بوو پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی پێخۆش بوو و ئەوەی هەڵبژات لە صەحیحی ئەبوو داوودە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ ئەوەی هێناوە کە ئەم جلوبەرگەی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەری کردووە کە پۆشاکێکی ئەستوری سادە بووە و نەخشی تیان نەبووە جلێکی کوردی بووە وەکو لە ڕوایەتەکەیان دەفەرمێ و ئەخەذە کوردیەن پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی لە ژیانی خۆیدا جلی کوردی لەبەر کردووە و پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جلە کوردیەکەی پێ خۆش بووە و پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیقراری لەسەر کردووە و پێی خۆش بکەوە ئەو جلوبەرگە کوردیە لەبەر بکات کەواتە جێ خۆیەتی ئێمەش کە میلەتی کوردین شانازی بکەین بەو جلوبەرگەی خۆمانەوە ئاخر ناکرێت تۆ جلوبەرگێکی ڕەسەنی کوردەواری لە باو باپیرەوە کە ئێمە زۆر باسی کوردایەتی یەکەین ئەو جلە ڕەسەنە جوانی کە بۆت ماوەتەوە تۆ بچیت لە ساڵێک های یەک ڕۆژدا بنەی بە ناوی ڕۆژی جلی کوردی ئەی ڕۆژەکانی تر ئەی کاتەکانی تر ئەی بۆنەکانی تر بەڕاستی گرنگە ئێمەش گرنگی بە جلوبەرگی خۆمان بدەین ئەم جلوبەرگی ڕەسەنە جوانە لە ناو کوردەواری خۆمان لە ناو میلەتی خۆمانە برەوی پێ بدەین الحەمدوللا جلە کوردەواریەکە بۆ پیاوان بە باشی ماوەتە بەڵام جلی ئافرەتان تەماشاکەی جلە کوردەکە بەڕاستی گۆڕاوە یعنی تەماشای خانمە بەڕێزەکانی زوو کە جلوبەرگی جلی کوردیان لەبەر دەکرد زۆر داپۆشرا و بۆ ڕێکوپێک و ئێستا جلە کوردەکەیان کردوتە شتێکی تەنک ئەویشیان بەڕاستی گۆڕیوە لەبەر ئەوە ئەم جلوبەرگەی ئێمە بەڕاستی شتێکی ڕەسەنە کوردەواریە جوانە و مێدەوارم بەئیزنی خوای گەورە هەمومان بیپۆشین زۆر باش مامۆستا جیاوازی زمانمان باس کرد بە ئێستا باز لە جیاوازی ڕەنگ و ڕوو بکەین ئەبوزەڕی غیفاری یەکێکە لە هاوڵە لە پێشینەکانی پێغەمبەری خوا و لەگەڵی شاون 300 کەس لە هۆزەکەی خۆی مسلمانەکە پێغەمبەری خوا جارێک بە بیلالی حەبەشی فەرمێ کوڕی ژنە ڕەشەکە پێغەمبەری خوا فەرمێ ئەم قسەیەت وەکوڵێت تۆ پیاوێکی بەڵام هێشتا بەشێ لە جاهیلیەتت تێدا ماوە لە ئێستادا ناو ناتۆرەدان لە میلەتێکی تر زۆر جا من دەبیستین کە بە کورد دەگوترێت تورکی شاخاوی یا حتا لە سەرچاوەیەکە خوێندبوومەوە کە گوایە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه و سلم کورد یاخوا هەتا ماوی هەر کورد بی چۆن ئیسلام جیاوازی ڕوخسار یان جیاوازی نەتەوەیی لەگەڵ هەر میلەتێکی ترا پاراستوێتی و نەیهێشتووە کەسێک بە حکمی ئەوەی کە ئایا ئەبوو زەڕە سەرۆکی هەر هۆزێکە یان بۆن هەر دەوڵەتێکی گەورە و زلهێزە چۆن دەوڵەتە بچووکەکانی یام کەسە بچووکەکانی لە ئاست ئەم سوکایەتی و ئیهانەیە پاراستووە خۆی گەورە پاداشی بەخێر بات و بەڕاستی ئەم پرسیارە زۆر گرنگ بۆ وەڵامەکەیشی زۆر گرنگە
بەداخەوە هەنێک کەسی ئەبینین لەو ئەلمانە توندڕەوانە هەنێک کەس بە ناوی نووسەر بە ناوی توێژەر بە ناوی باحیث لەمانە کاتێدا ئەنیشێت شتی نەشیا و نادووز ئەداتە پاڵ ئیسلام لەوەی کە ئیسلام بە شێوازێکی تر تەماشای نەتەوەکانی کردووە یا قسەی هەندێک کەس ئەهێنێ. طبعا بەڕێزان ئێستا ئێمە لێرەوە کە قسە ئەەکەین هەر قسەیە کە کردمان موافقی قورئان و سنت بوو ئەوە دینە، سنەتی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام. کەواتە شتێک من لە خۆمەوە بیڵێم زاناکی تر شتێ لە خۆیەوە بیڵێ هەر کەسێک عالمێک شتێک ئەڵێت ئەو قسەی ئەو نابێتە ماڵ لەسەر ئیسلام و لەسەر مسلمانان. کەسێ هەڵەیەکەکە هەڵەکەی لەسەر خۆیەتی لە هیچ کاتێکە نەهاتوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زەمی میلەتی کوردی کرد بێت، بەڵکو میلەتی کورد الحەمدولله حتا ئێستش ئەتوانە بڵێم یەکێکە لەو میلەتانەی کە زۆر زۆر پابەندە بە دین و بە شریعەتی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا. مزگەوتەکانی، شوێن نوێژەکانی، کانی و ئاوەکانی بەڕاستی هەر هەمووی شایەتن لەسەر مسلمانێتی، لەسەر دینداری، لەسەر خواناسی ئەم میلەتە. جا زۆر کەس هەیە بەڕاستی زۆر دەسەی ئەمڕۆ دەیەوێت تەماشاکە لە بەرنامەی ڕاستەوخۆ خەڵکەهێنن بەو ناوانە ناوی ئەنواع و ئەشکال ناوی عەجایب هەنێک کەناڵش طبعاً بە تایبەتێن ئەوانە ئەهێنن ئەهێنە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکا لەسەر ئیسلام، قسە ئەکا لەسەر مسلمانان، قسە ئەکا یعنی شت ئەهێنێ لەم لاولەلا بۆ خۆی بە حسابی خۆی ئەیدۆزێتەوانێ کە ئیسلام تاوانبارە کات و ئەیەوێت ئیسلام لە بەرچاو خەڵکی ناشرین بکات. بەڕاستی هەر کەسێک لەبەر هەر شێوازێک تانە لە خەڵکی بدات، تانە لە ڕەنگی بدات، تانە لە میلەت و نەتەوەکەی بدات، تانە لە بەرگ و پۆشاکەکەی بدات، ئەمە بەڕاستی هەتا تانە لە باڵابەرزی ئەوەی یەکێ لە خێزانەکانی پێغەمبەری خوا فەرمێ ئەو کورتە باڵاکە پێغەمبەری خوا فەرمێ قسەکە دێندە بۆ گەن و پیس بۆگە بتخسایەتە ڕووبارەکانەوە بۆ گەنیەکە بە هیچ شێوازێک ڕێگە نەدراوە، بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ ئیثنەتانی فی الناس، دوو صیفەت هەیە کە لە نێو خەڵکیدا ئەمانە کوفرە. طبعاً زانان فەرمانە کوفرێک خارج من الملە نییە، پێ ئەوترێ کوفری بچووک، یعنی عملێکە کە شتێکی زۆر زۆر خراپە. ئەویش ئەوەیە کە ئینسان تانە با لە خەڵکی، جا تانە ئەدا لە نەسەبی، تانە ئەدا لە عەشرەتی، تانە ئەدا لە زوبانی، تانە ئەدا لە شێوەی خەڵقی. ئافرەتەکە هاو بەلای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمووی من ئەمەوێت لە پیاوەکەم جا ببمەوە، فەرمووی بۆ جابیتە، وتی وەڵڵاهی لە ڕوانگەی دین و ئیمان و ئەوانە من هیچ شتێک گلەییم لێ نییە، بەڵام بەڕاستی یعنی جوان نییە. ئەو یعنی شتێکی ئاوای هەبوو لە بەرامبەر مێردەکەی، وتی یعنی تۆزێ وتی شێواز و هینی جۆرێکە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات فەرمووی یا ئومە فولان إن الله قد أحسن كل شيء خلقه، خوای گەورە هەموو شتێکی بە جوانی دروست کردووە. لەبەر ئەوە لەقد خەلقنا الإنسان في أحسن تقويم، ئینسان بۆ خۆی جوانە، کاری خوا هەمووی جوانە، شێوازێک کە ئێمەی دروست کردووە، شێوازێک کە ئێمە قسەی پێەکەین. حتى پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە دەفەرمێ إن الله لا ينظر إلى صوركم، خوای گەورە تەماشای ڕەنگ و شێوازی ئێمە ناکات، خوای گەورە تەماشای جەسەدی ئێمە ناکات، ئەو جەستەی چۆنە، ئەوی تر چۆنە، ئەو بەهێزە، ئەو بێهێزە، ئەو باڵابەرزە، ئەو نە، خوای گەورە تەماشای ئەوە نەکات، بەڵکو ينظر إلى قلوبكم وأعمالكم، تەماشای دڵتانەکە، تەماشای کردەوەکانتانەکە، کە ئەوەش کە ڕەسوڵ عەلەیهی سڵات وسەلام سێجار فەرمووی التەقوا هاهونا، ئەوەی تەقوا خواناسین و ئیخلاسەکە وا لەوێ. ئینسان بەوە بەرزە بێتەوە لای خوای گەورە. ئینسانی وا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێت کەسی وا هەیە مەدفوع بالأبواب، لە دەرگای خەڵکدا کەس دەرگای لێ ناکاتەوە، بەڵام لای خوا ئەوەنە گەورەی لەو ئەقسەمە عەلى الله لأبره، سوێن بخوا خوا سوێندەکەی ناخات و بەدڵی ئەو ئەکات. لەبەرەوە بەڕاستی ئەگەر خەڵکێکیش خراپێ بەڕێزان ئێمە هیچ کاتی نابێ بگاتە ئەوەی ئەگەر ئەو خراپ و گاڵتەی بێمەکرد ئێمە بچین گاڵتە بەو بکەینەوە، ئێمە بچین تانە بین لە نەسەبی ئەو، لە تیرەی ئەو، لە زوبانی ئەو، لە نەتەوەی ئەو بە شێوازێکی ناشری ئێمە باسی، بەڵکو ئێمە الحەمدە خاوەنی ئەم دینە جوانن و دینەکەشمان فێری کردوین ادفع بالتي هي أحسن، حتى ئەگەر کەسێکەش خراپە بوو تۆ بە جوانی وەڵامی بدەرەوە. ئەگەر کەسەکە ئینسانێکی عاقڵ و هۆشمەند و هۆشیاوی بەڕاستی ئەویش بەخۆی ئاچێتەوە. زۆر باش مامۆستا وەک ئاماژەمان پێ کرد لە سەرتاکە ئێمە ئێستا لە بەردەم ساڵی نوێی کوردی داین و ئاهەنگگێڕان یان جۆرێک لە جۆرەکان یادکردنەوەی بۆنەکان بۆنەی تراژیدی بن وەکو یادەکانی ئەنفال و کیمیاباران و ڕاپەڕین یان هەر شتێکی دیکەی وەکو نەورۆز. تا ئێستاش مشتومڕێکی زۆر لەسەر ئەمە هەیە و
زۆر جار دەگوترێت بە ناوی حرام و حەڵاڵ و ئەم شتانە. ئێمە پێمان خۆشە بزانین ئیسلامی پیرۆز لە سەردەمی خۆیدا لە سەردەمی بۆ من پێغەمبەری خوا و چوار خولەفای ڕاشیدین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ چۆن دانیان ناوە بە عورف و عادات و یان بۆ منە شتە نەتەوەیی و کەلتور و ئەم شتانەی میلەتە جیاوازەکاندا. ئایا بۆنەیەک یا هەر ڕۆژێکە هیچ دژایەتی و خلافێکی لەگەڵ شریعەتی پیرۆزی ئیسلامان نەبوو بێ ئیسلامی پیرۆز چۆن سەیری ئەم یاد و بۆنە نەتەوەیانەیە کردووە؟ طبعا ئەم مانگەی کەوا ئێمە وایە تایە مانگی سێ بەڕاستی تەماشا بکەین ئێمە میلەتی ئێمە ئازار و ناڕەحەتیەکی زۆری بەسەردا هاتووە و هەر لە سەرەتای مانگەوە تا کۆتایی مانگ کە ئەبینی ئەو دەوڵەتی کوردستان قازی محەممەد و هاوڕەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لیان خۆی بە بەهەشتیان شاد کات کە هەر لەم مانگەدا شەهید کران و خێرانەتی گەورەیان بەسەردا کرا تەماشاکەی زۆر نەهامەتی و ناڕەحەتی گەورە بەسەر میلەتی ئێمەدا هاتوو. ئینسان کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەفەرمێت ئەیام الله یادکردنەوەی ڕۆژەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئێمە تەماشا بکەین ڕۆژێک ژێردەستە بووین، ڕۆژێ مەزلوم بووین، ڕۆژێک ستەممان لێ ئەکرا، ڕۆژێک لە ژێردەسەڵاتێک بووین کە خەڵک بە ئازادی نەی ئەتوانی جلوبەرگی خۆی بپۆشێت، بە ئازادی نەی ئەتوانی بە کوردی قسە بکات. ئەنی ڕژێمێک حەچی زوڵم و نەهامەتیەک لە دەستی ئەهات لە قەتڵ و عامکردنی میلەتەکەی، لە ڕوخاندنی دێهاتەکانی، لە لەناوبردنی میلەتەکەی خۆی بە جۆرەها شێواز تا ئەگەیشتە ئەوەی کە چەکی کیمیاوی و جۆرەها شتی تر و جینۆساید لە بەرامبەر میلەتەکەی خۆی بەکار بهێنێت. ڕۆژگارێک هات خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەم تەنگەژە و نەهامەتی و ناڕەحەتیانەی لەسەر ئێمە لابرد. باشە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمێ بیری ئەو ڕۆژانە بکەنەوە. ئەگەر ئێمە تەماشا بکەین زۆر ناڕەحەتی کە لەسەرمان بوو بە فەزڵی خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەندێکیمان لەسەر لاچووە. ڕاستە تا ئێسەش زوڵم و خراپەی دەسەڵاتداران هەر بەردەوامە، بەڵام پرسیارەکە ئالێرەدا ئامەیە. ئێمە لە دوای چەندین ساڵ کە زوڵممان لێکرا، کە جینۆساید کراین، کە کیمیاباران کراین، کە هەموو مافێکمان لێ زەوت کرا، کاتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کۆتایی بەو ڕۆژە نەهامەتی و ناڕەحەتیانە هێنا، ڕۆژگارێکی تر خوای گەورە هێنای بەسەر ئێمەدا. ئایا ئێمە توانیمان ئیسفادە لەو ڕۆژانە بکەین؟ باشە ئایا ئێمە بەرەو باشتر چوین یا بەرەو خراپتر چوین؟ آخر خەڵک وای لێ هات لە نەورۆزا چاوەڕێ بوو دەوڵەتی کوردی ئیعلان بکرێ و ڕابگەێنرێت، بەڵام وای لێ هات خەڵکی لە نەورۆزا چاوەڕێ ئەوە بێت عەبادی موچەکەی بۆ ئەنێرێ یاوە خودنە. یعنی جا تۆ تەماشاکە میلەتێک خەڵکێک لە نیاز و مەبەستێکەوانێ نێتی چی هەبوو دواییش گەیشت بەچی؟ ئەوەی کە گرنگە پرسیارەکە ئێمە ئەم پرسیارە لە خۆمان بکەین، ئایا ئێمە بۆ وامان لێ هات؟ سەرکردەکان بپرسن باشە بۆ وامان لێ هات؟ ئایا ئێمە لە پێناوی چی دانیوەی خاکی کوردستانمان لە دەستدا؟ ئایا ئێمە بۆچی زوڵم و ستەم تا ئێستش لە بەرامبەرمانە کرێت؟ ئایا خۆمان توانیومانە زوڵم و ستەم لە خۆمان دوورخەینەوە؟ توانیومانە ئەوە بکەین حتا وەکو نیگەران بین بەو زوڵم و ستەمانی کەوا لێمانە کرد؟ ئەخر جاری وا هەیە خەڵک ئەوەنە تووشی نەهامەتی و ناڕەحەتی و بێتاقەتی ئەبێت، تەنانەت جاری وا هەیە ڕۆژە ناخۆشەکانی ڕابردوومان ئەوانەی لە لا خۆشترە بێ بەداخەوە. جا یادکردنەوەی ئەو ڕۆژانە کە ئینسان بزانێت تۆ ڕۆژگارێک چی بوویت، ئێستا گەیشتی بەچی، ئێمە دەبوایە بەڕاستی سوپاسی خوای گەورەمان کردایە، دەبوایە بەڕاستی هەوڵی چاکترمان باە. ئەها زانایانمان شاعیرەکانمان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ بە زۆر شتی جوان نەسیحەتی ئێمەیان کردووە و باسی ئەوەیان بۆ کردو کە ئێمە حتا تەبابین، برابین، یەکدەست بین، بەڕاستی زیاتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا هێز و قووەتمان پێ ئەدا. پیرەمێرد کە ئەفەرمێت ئەگەر خێزانی لە ناو خۆ دژ بێ هەموو کەس بۆ ئەو ئەتوانێت دەست بێت. ئەخر ئێستا بەڕاستی ئێمە وامان لێ هاتووە. تەماشاکە ئەم میلەتەی ئێمە پارچە پارچە بووە و وای لێ هاتووە هەمووی حەز بە کەوتنی ئەوی تر ئەکا، هەمووی یعنی وای لێ هاتووە قەزیەیەکی نەتەوایەتی وەکو میلەتی کورد تەماشاکەی تەواو کاڵ بۆتەوە. یعنی ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەو خاکی کە خوای گەورە فەرمێ منها خەلەقناکم، ئەخر ئێمە لەو خاکە دروست بووین و کە مردیشین ئەچین و نا ئەو خاکە
منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. ئەم خاکە کە ئەوەنە بەرز و بەڕێزە وای لێ دێت خەڵکی بەجێ ئەهێڵێت، گەنجەکان بەجێ ئەهێڵن، گەنجەکان وازی لێ ئەهێنن، ئەڕۆن جاری وهای ڕێگەیەکی ناڕەحەت دەگرنە بەر لەو ڕێگەیە ئەخەنکێن، لەو ڕێگەیە ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن زاڵمن دووبێ لەرو جەنابەت و بەڕێزان هەر ئەوانن ئەو جەندرمانە خراپەکارانە شەقیان تی هەڵێن، سوکایەتیان پێ ئەکەن، شتی نەشا و ناشینیان بەرامبەر ئەکەن. بەڵام خەڵک بۆچی ئێشتا گەنجەکان ئەوە ئەگرنە بەر؟ لێرە پێویستە ئێمە هەمومان بەخۆمان بچینەوە. بەڕاستی ماوەی چەندین ساڵ ئێمە لە نەوەیەکە و هەتاوەکو ئێستا ئێمە چیمان کرد بۆ میلەتمان، بۆ خزمەتکردنی میلەت، بۆ خزمەتکردنی هەژاران. بەڕاستی ئێمە قۆراغێکمان هاتوونەتەوە بەرەو دواوە، لەبەر ئەوە نەمانتوانی مێژوویەک تۆمارکەین کە ئەوانەی کە لە پاشەوە دێن ئێسێمە باو باپیرمان باسێکن کە چ ناڕەحەتیەکیان بینیوە بەدەست ئەو ڕژێمەوە، چۆن ئەیان پەراماری دیهاتەکانیاندا، چۆن کاتیان زانی پێشمەکەیەک لە دیهاتێکە چیان بەرامبەر بەو خەڵکەیە کرد. باشە ئەی ئەم جیلەی ئێستا، ئەم جیلەی ئەم 25 ساڵە لە نەوەیەکەوە تاوەکو ئێستا ئەبێ ئەمە چی باسکا بۆ ڕۆڵەکە؟ ڕاست مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر سپاس دەکەم، خی گەورە پاداشتی بەخێرڕەوی زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش. تا بە یەگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم لە خۆشی و شادیدا بن. خواتان لەگەڵ.